مام سعید خۆشەویستی هەمومان بوو، مامی هەمومان بوو. ئێمە لە ئاوەرەبوونە لە ڕۆژەکانی سەختە کە مام سعیدمان دەدیت دووبارە زیندوو دەبووینەوە، نوێ دەبووینەوە لە خەبات و تێکۆشان. مام سعید شۆڕشی پێشمەرگەی هۆرد و شۆڕش بوو. لە ساڵی 63ەوە مام سعید بەهۆی ئەوەی کەوا باوکی پیاوێکی تێکۆشەر بوو، پیاوێکی قارەمان بوو، لە ڕێزکۆڵەی باوکیەوە دەستی پێکرد بوو کە ڕێگای خەبات و تێکۆشان بگریتێن. بۆ ئێمە بەڕاستی سەعید سۆفی کەسێکی دیارە لەناوە لە منتیقەی هەولێر وەکو شۆڕشەکانی نوێ و شۆڕشی ئەیلولیشە، بەڵام ئەوە زولفەکەی ئێستاوا دەخوازی کە ئێمە بەو شێوەیە ئەو بابە بە ڕێزەی خۆمان بەڕێکەین.